سڵاوتان لەبێت. گۆڕانکاری سیاسی و سەربازی لە سووریا پێدەنێتە قۆناغێکی مێژوو یەکلاکەرەوە. دوای مانەوەی 11 ساڵ وەکو هێزێکی سەربازی سربەخۆ و ئەرکی هاوبەشی هاوپەیمانی نێودەوڵەتی لە تێشکاندنی داعش، هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا کۆتایی بە ئەرکی خۆی هێنا. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدا هەڵوەشانەوەی هێزەکەی خۆی و تێکەڵبوونی بە سوپای سووریا ڕاگەاند. ئەمەش دوای ئەو ڕێکەوتنەی لەگەڵ ئەحمەد شەرا سەرۆکی سووریا ئەنجامیدا. ئەم گۆڕانکاریە یاخود ئەم پێشهاتە کە لە سووریادا ڕوودەدات دەبێتە هۆی کۆتاهێنان بە قەیرانەکانی سووریا یاخود دەبێتە هۆی دروستبوونی ئالنگاریەکی نوێ یاخود لەم ڕێکەوتنەدا مافەکانی کورد چۆن چاودێری دەکرێت و سیر دەکرێت. چارەژنووسی ناوچەکە بەکوێ دەگات؟ من گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نیکۆڵا ئەشرەف کابڕێزیان پسپۆڕی سیاسەتی نێودەوڵەتین دەکەم. سوپاس بۆ ئامادەبوونت، سوپاس بۆ گەلەوارێت. خەتوو نیکۆڵا، با دەستپێکی قسەکانمان بەم جۆرە بێت، گفتوگەکانمان بەم شێوەیە دەست پێ بکەین. چۆ هۆکارێک بوو کەوای لە مەزبامتی کرد ئەم بڕیارە قورسە بدات؟ ئایا فشارە هەرێمی و نێودەوڵەتیەکان بوو یاخود دەتوانین بڵین ئەمە خوێندنەوەیەکی واقعیانە بوو بۆ ئەو گۆڕانکارانەی کە لە سووریا هەیە؟ جا بۆ وەڵامانەوەی ئەو پرسیارەی جەنابە ئەبێت تۆ ئێمە بڕۆینەوە سەر ئەوەی کە پێوتی ڕیشتە کێشکردنی مێژووی، یعنی تەئسیلی تاریخی بۆ دامەزراندنی خودی هێزەکانی هەسەدا لەگەڵ ئەو هەلومەرجەی کە تایە درێژی بە خەبات و تێکۆشانی خۆیە و ئەو ئەمانجەشی کە لە پێناویە دامەزرا پاشان دوای ئەوە بۆچی ئەم بڕیارە دراکە بە تێڕوانینی کۆمەڵی کەس بڕیارێکی قورسە لە کاتێکا من بە هیچ جۆرێک بە بڕیارێکی قورس نایبینم بە پێچەوانەوە. ئەمە بریتێ لە سیاسەتێکی واقع بینیانە، ئەوەی کە پێوتی ڕیال پۆڵەتیک، بریتێ لە خۆگونجاندن لەگەڵ ئەو دۆخەنوێیی کە لە ڕووی هەرێمی و لە ڕووی ناوخۆی و لە ڕووی نێودەوڵەتیشا هاتۆتە ئاراوە. سەرەتا هێزەکانی هەسەدە لە 2015 دامەزراوە پێداویستیەکی نێودەوڵەتی بووە. پێشتر ئێمە لە ڕۆژئاوای کوردستان لە 2011 یەکینەکانی پاراستنی گەرمانە بووە، یەپەگە لە 2013 لە نیسانە یەپەژەدا ئەمەزرەیەکی نەکانی پاراستنی ژنان. ئەم دوو یەکینە سەرەکی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان لە خەبات و تێکۆشان و پاراستنی ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان بەردەوام بوونەوە ئەرکی خوان بەجی هێناوە و بەجێگەیاندوە بەرامبەر بە کورد. دوای ئەوەی کە داعش لە 2014 دەرئەکەوێت پێداویستیەکی نوێی سەربازی و ئەمنی بۆ پاراستنی ئاشتی و ئاسایشی جیهانیەتە پێشەوە لەبەر ئەوەی ڕێکخراوێکی تیرۆریستی کە هەڵگری ئایدۆلۆژیایەکی توندڕە و پەرگیرە کە هەموو شتێک بە تەڕ و وشکەوە ئەسووتێنێ لە بەردەمی خۆیان کە داعشە سەر هەڵئایا لە ناوچەکەیە. سەرهەڵدانی داعش ئاشتی و ئارامی نێودەوڵەتی ئەخاتە مەترسیەوە. ئەمە وای کرد کە ئەمریکا لەگەڵ کۆی ئەو هێزە نێودەوڵەتیانی کە لە هاوپەیمانی نێودەوڵەتی بوون لە دژی داعش کە 72 وڵات بوون زائیدەن هەسەدا، ئەمانە هاتنە پێشەوە بوو ئەوەی کۆنتترۆلی سەرزەمینکەن، چکە تەشەنەکردنی داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە پەلکێشانی هەر لەو سنوورن ئەوەستا هەناردە ئەبوو بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کۆی جیهان. ئەمە وای کرا هاوپەیمانێکی نوێ دروست بێ. ئەم هاوپەیمانیە لە چوارچێوەیە پێویستیان بە هێزێک بوو کە لە زەمینە بتوانێت بەرەنگار بێتەوە و شەڕی دژی تیرۆر بکە، گواستنەوەی سەرباز لە کۆی جیهانەوە بۆ ئەو ناوچەیە کە پێی ئەوترا ناوچەی جەنگ، ناوچەی گەرم، کارێکی قورس بۆ تێچوێکی زۆریشیە و باشترین هێزی مەیدانی لەو کاتەیە کە ئەیتوانی ڕوبەڕووی داعش بێتەوە ناوچەکانی خۆشی پارێزیەوە بەکرداریش ڕاپۆرتە هەواڵگریەکانی ئەمریکایە، وڵاتانی تری ناوچەکەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەیە بۆ هەموو بۆ ئەوە ئاراستە ئەکران کە ئەم دوو هێزە سەربازیە کوردیە یەپەگە و یەپەژە دوو هێزی مەیدانین کە ڕوبەڕووبوونەوەیان لە ڕووی سەربازی و ئەمنیەوە و شەڕکردنیان ئاستێکی زۆر باڵا و بەرزیە بۆ پێکە هێزێکی مەشق پێکراو بوون. لەو ڕوانگەیەوە پێشنیاریان بۆ بەڕێز مەزلوم عەبدی کرد کە هێزی هەسەدا هێزەکانی یەپەگە و یەپەژە کۆ بکرێنەوە لەژێر چەترێکی هاوپەیمانی نێودەوڵەتی و هێزێکی نێودەوڵەتیە و ناوی هێزەکە بندێ هێزی سووریای دیموکرات هەسەدا کە کورتکراوەکەیەتی. ئەم هێزە کاتێک کە دا ئەمەزرێ بە کردداری دوو لە چەند یەگرتنی چەندێکینێکی جیاواز پێگیە، کوردی تایە، یەپەگە و یەپەژە، سریانی تایە، کلدانی تایە، عەرەبی تایە، هێزی ئەحراری تایە، کۆمەڵی هەیە قوواتی سەنادیدی تایە. ئەمانە ئەم حەویەکینەکەیە کە گرن فەرماندەی ئەم هێزە ئەدرێ بە بەڕێز مەزلوم عەبدی. مەزلوم عەبدی پیاوێکی سەربازی ئەمنی و لە هەمان کاتیشا ئێستا سیاسەتمەدارێکی دیاری کوردە، قۆناغەکە ڕابەرایەتی ئەکا و شەڕی بەرەنگاربوونەوەی تیرۆر لەگەڵ کۆی ئەو هێزانەی کە لە ژێر چەتری هەسەدان شەڕەکە ئەکا. دامەزراندنی هەسەدا بریتی بوو لە پێداویستیەکی قۆناغەکە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر کە بریتی بوو لە داعش لەو سەردەمەیان لەسەر داوا و پێشنیاری ئەمریکا و لەسەر ڕازیبوونی خودی بەڕێز مەزلوم عەبدی کە نمایندەی ڕۆژئاوای کوردستانەکە و هی کوردی ئەکرد لەو قۆناغەیە. ئەم هێزە دامەزرا کار و ئەرکی خۆی بەجێهێنا. کاتێک کە هاوپەیمانیەکە هێزێک دروست ئەکرێ، هێزەکە ئەرکێکی دیاریکراوی هەیە لە سنوورێکی دیاریکراوە. لەبەرەوە ئەم هێزە بریتی بوو لە هێزی بەرەنگاربوونەوەی تیرۆر
زۆر دەسیواڵا بوو و لە هەمان کاتە هاوپەیمانێکی نێودەوڵەتی کە 72 وڵاتی تیا بووە پاڵپشتی کردووە و ئەوەی کەپی ئەوەتیە پڕچەکی کردووە مەشقی پێ کردووە مەیدانی بە واڵا کردووە کاتێک کە ئەم ئەرکەت بەجێ ئەهێنرێ و تەواو ئەبێت و کۆتاییەت چکە ئەبێ ئەومان بیر نەچێ هەسەدە بوو ئەرکێکی دیاریکرا و دامەزراکە بریتی بوو لە بەرەنگاربوونەوەی تیرۆریزمی جیهانی داعش ڕاستە لە ناو هەسەدەیە ئەوەی کە بەکردداری شەڕی ئەکرد و لە مەیدانە ڕوبەڕوو ئەبەوە شەڕوانەکانی کوردن لە چوارچەوەی هێزەکانی یەپەگە و یەپەژە پایاسەرەکیەکەی بوون و فەرماندەکەشی کورد بوون بۆیە ئێمە زیاتر خۆمان خاوەندارەتیمانە کرد و بەکردداری ئێمە خاوەنی ئەو مێژوەی پرسەروەرین کە هەسەدە تۆماری کردووە چکە ئاراستەکردن و جوڵاندنی لەژێر دەستی فەرماندەیەکی کورداوە کاتێک کە ئەمە ئەرکەکەی تەواو ئەبێت ئەرکەکەی تەواو بوو لە 2007 لە عێراق ڕاگەنرا کە داعش کۆتایی هاتووە لە دوای ڕوخاندنی حکوومەتەکەی بەشار ئەسەد لە 8 دوانزەی 2024 تەواو دەسەڵاتێک هاتۆتە سەر حکم ئەم دەسەڵاتە باگراوندێکی قاعدی داعشی هەیە خۆی بەشێک بوو لە پرۆسەکە ئەتوانم بڵم کوڕی دەستگای هەواڵگریەکانی موساد و CIA و بەریتانیایە ئێستا هاتووە پێداویستی و ڕوبەڕۆبوونەوەی داعش لە مەیدانە لەعنی لە ڕووی جەنگیەوە لە سەرزەمین پێداویستیەکە بەهێزی هەسەدە نەما لەو ڕوانگەیەشەوە تۆمبارک لە کاتی پەلەماردانە ڕێکخراوەکەی ئەوەی کە کۆمپلۆیەکی هەرێمیش بوو لەسەر ڕۆژئاوای کوردستان ڕایگەاندوت ئێمە چیتر ئیشمان بە هەسەدە نەماوە ئەبێ هەسەدە خۆی هەڵوەشێنێتەوە و بەکردداریش ئەرکی هەسەدە بۆ ئەم قۆناغە کۆتایی هات بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت کە ئەمە عنیمی کە لەو ڕوانگەی پرسیارەکەی جەنابتەوە کە ئەڵێ هێزی هەسەدە کۆتایی هات ئەمە بە واتایە کە هاوپەیمانی نێودەوڵەتی چیتر پاڵپشتی لەگەڵ ئەوەی پڕچەکردن و دەمی هەسەدە ناکات لەبەر ئەمە ئەرکی لەسەر مەیدان جێبەجێ کردووە و هاوپەیمانەکە کۆتایی هاتووە ئەمە فشارێکی نێودەوڵەتی بوو لەسەر کورد دروست بوو ینی گومان لەوە ناکرێ و یەک بابەتی تریشمان هەیە لە ئاستی نێودەوڵەتیان نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دا ئەڕێژرێتەوە و لە هاوتەریب لەگەڵ ئەوە سیستمێکی هەرێمی نوێ بنیاد ئەندێ بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم سیستمە پێمان ئەڵێ لەم ناوچیان نابێ هیچ هێزێکی چەکدار بمێنێتەوە کە ئەم هێزانە لە دەرەوەی ڕێخستنی حکوومەت و وەزارەتی بەرگریەکان بن هێزی میلیشیایی تێبوون و منە گروپەکانی حەشدی شەعبی بیمانەیە گروپی چەکدارت هەیە حەماست هەیە چەندین گروپی تیرۆریستی تر لە ناوچەکە ئامادەیانی ئەمانە هەمووی یا خۆی هەڵەوەشێنێتەوە یا لێی ئەدرێ و هێزی تری نیزامی شت هەیە بۆ ئێمە نیزامی یەپەگە و یەپەژە بەڵام کاتێکە لە ژێر چەتری حکوومەتان نەبێ مامەڵێکی تری لەگەڵاکرێت شتێک لە سیماتەکان ئەبێ هێزی سەربەخۆ نەمێنێ لەبەر فشارێکی هەرێمیش هەیە و فشارێکی تریش هەیە کە تورکیا بەڕاستی تورکیاش کەم نییە ئەو فشارێکی بەڕێزی شەوەتی 11 ساڵە خاوەنی عەقیدە و سیستەمێکی سەربازی تەواو جیاوازە ینی کە ئێستا بەم شێوەیە تێکەڵ بوونەتەوە ئەمە نابێتە هۆی پێکدادان لە ناوخۆی سووریادا یاخو شەڕەڤانان ئەمە ڕەتەکەنەوە کەم تێکەڵ بوونە خۆی یەک بابەتێ لە ڕۆژئاوای کوردستان ئێستا سەرکرداتی ڕۆژئاوای کوردستان بەکردداری حەکیمانە لەم قۆناغەیە مامەڵە لەگەڵ دۆخەکە ئەکەن بۆ قێنەوەکی وردیشانێ بۆ هاوکێشە هەرێمی و نێودەوڵەتیەکان و پرۆسی ئاشتیش لە باکووری کوردستان بە هەند وەرگیراوە لەگەڵ ئەو پیلانجێڕی هەرێمی کە ئێستا لە ئارایە دوای تێکشکاندنی هیلالی شیعی بۆ دروستکردنی سێگۆشەی سونی کە سێ کوچکەی سەرەکی هەیە کە مصرە لەگەڵ تورکیا و سعودیە ناوچە کوردستانەکان بە تایبەتە ڕۆژئاوا و باشوور بەرئەکەون بە خوێندنەوەی وردی ئەم دۆخە دەستیان کردووە بە چەند هەنگاوێکی استراتیژی کە من نەتوانم بڵێم یەک مانۆڕێکی سیاسی سەربازیە کە بە درێژایی مێژوو کورد هەنگاوی لەو جۆرەی نەناوە ئەمە نەک لەبەر ئەوەی بڵم ئەمە هاوسۆزیە کە لەگەڵ ئەوە من گومانی شت لەوە نەبێ و من باشکرا شێڵم بەڵام من هاوسۆزم لەگەڵ نەتەوە میلەتی خۆمە بەڵام بە کردداری و کۆڵسانگانێکی زانستی سیاسی سەربازی ئەمنی هەنگاوێکی کردارێکی واقع بینیانەیە بۆ خۆگونجاندن لەگەڵ ئەو دۆخەی کە ئێستا هەیە ئەم بابەتی ئەمی کە پێی ئەوترێ پرۆسەی یەکگرتن یاخود ئەوەی کە پێی ئەوترێ ئینتیگراسیۆن ئەم بابەتە بۆ جۆرە نییە کە خەڵک لێی تێگەشتووە یاخود باسی ئەکە ئەم یەزانەی ئێمە مەبەستە چکە یەک بابەتی تریژێ پێشەوەی بێمە سەر ئەوەی کە چۆن یەکگرتنەکە ڕوویاوە لە کاتی هێرشەکانی سەر دێرە زۆر و ڕقە بە تایبەتر کە پێشتر وەکو تێستێک لە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە دەستی پێکرد بڕیار وا بوو لە دێرحافر هێرشەکان بوەستێ بەڵام بە چاودێریی نێودەوڵەتی کە ئەمریکا بۆ خۆی نێوەندگیر بووتیە بەڵام ئەم هێزانە ڕانەوەستان تا و ئاستەی گەشتە ئەو ناوچیانی کە پێوترێ ڕقە و دێرە زوور و پەلەماری هێزەکانی هەسەدەیانە بە دیاریکراوی مەبەستم لە یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنی ژنە کە تەوقیاننا هەل لەو کاتەوە هێزەکانی هەسەدە بەکردداری هەڵوەشایەوە چکە تۆ دوو هەڵوەشانەوە تێ هەڵوەشانەوەیەکت هەیە کە بە پراتیکی لە ئەرزی مەیدانە ئەیبینی
هەڵوەشانەوەیکی تریت هەیە وەک ئەوەی کە 25 بەڕێز مەزلوم عەبدی ڕایگەاند فەرمیە ئەوەی کە ڕوویە لە هێرشەکانی سەر دێرە زۆر و حەسەکە دێرە زۆر و ڕەقە تەوقی هێزەکانی هەسەدا ناهێزە کوردیەکانی پەگە و یەپەژە کێ دەوریە هەر ئەو هێزە عەرەبیانە دەوریانان کە لەناو هێزەکانی هەسەدایە بۆ هەڵگەڕانەوەی بەشێک لە ناو هەسەدەیە بۆ خۆی ئیترمە بۆ کوردڕۆن بۆ کە ئەم هێزە چیتری ئەو هێزی هەسەدەیە نییە کە هەموو لێک بەرگری لێک سەنگری بەرگری یا شەڕ ئەکەن دژی تیرۆر لەبەرەوە هاوکێشەیەکی هەرێمی هاتە پێشەوە پیلانگیڕێکی هەرێمی هەبوو لە ناوچەکە بۆ تێک و پێکشکاندنی هێزە کوردیەکانی پەگە و یەپەژە کە دووستونی سەرەکی هەسەدە بوون و ڕاماڵینی ئەزمموی خۆسەر خۆشبەختانە بە خۆڕاگری گەلەکەمان ئەوە نەچووە سەر ئێستاش کە پرۆسەکە هەنگاو ئەنێتە قۆناغی یاسایی دەستوریەوە قۆناغێکی سیاسیە سەرکردایەتی ڕۆژاوای کوردستان بڕیاری ئەوەیان ناوە کە بژاردەی جەنگ و پێکدادان بگۆڕن بە بژاردەی دیبلۆماسی و کارکردنی سیاسی لەگەڵ کاری ڕێخستنی لە ناو کۆی سووریا نەکتەنها لە بەشە کوردیەکان ئەمە بەم شێوەیە بڕوا کاتێکەکانی مەزلوم عەبدیمان گوێ لێ بوو بە گەشتبینیەوە باسی لە باڵێنەکانی ئەحمە شەرع کرد مەسەڵەن بۆ خوێندنی پرۆسەی کوردی لە سووریا یاخود پاراستنی مافە کولتوریەکان لەوێ بس لە سیاسەتدا تەنها بەڵێن مەرجێکی گرنتی هەیە بۆ ئەوەی کە مافەکانی کورد لە دەستوری سووریادا بچەسپێنرێت دواتر لێی پاشگەز نەبنەوە ئێستێ مەسەر ئەوەش مەسەلەی ئەم بژاردە سیاسیە وای کردووە کە دانووساندنەکان دەست پێ بکە دانووساندنەکان ئەوەی کە پێوترێ بە سەنگێکی قورسی سیاسی و سەربازی و بە پشتیوانی و بە چاودێریی هەرێمی و نێودەوڵەتی پرۆسەکە بەڕێوە ئەچێ ئەمریکا بۆ خۆی وەکو لایەنێکی زامنکار لەناو پرۆسەکە لەگەڵ فەڕەنسا هەرچەنە من هەموو کاتێڵم ئەگەر بڕیار بێ لایەنی زامنکار هەبێ پشتیوانی گەلی خۆمان لایەنی زامنکارەوە لە هەمان کاتیشا چاودێرێکی نێودەوڵەتی هەیە لە ئەنجومەنی ئاساییشەوە لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە ناوخۆی سووریا لەبەرەوەی ئێمە توانین دوو لایەنی زامنکارەتی ئەنجومەنی ئاساییشت هەیە کە چاودێری قۆناغی ڕاگوزەرەکە لە ناوخۆی سووریای نوێیە لە هەمان کاتیشا ئەمریکا لایەنێکی زامنکارە و لە هەمان کاتا فەڕەنسا شەرچەنە من فەڕەنسا بەلایەنێکی زامنکاری بەهێزی نابینم چونکە فەڕەنسا جارێکی تر هاوشێوی ئەمریکا وڵاتێکی پراگماتیکین بەرژەوەندیەکانی خۆیان بەدیهێنن بەڵام ئەوەی کە هەیە ئەم لایەنە نێودەوڵەتیانە لایەنی زامنکارن و لە هەمان کاتیشەمە بیرمان نەچێ پرۆسێکی ئاشتی لە باکووری کوردستان بەڕێوە ئەچێ ئەم پرۆسەیە ئەوەی کە پێی ئەوترێ کاریگەری خۆی هەڵاوە بەسەر ڕۆژئاوای کوردستانە و تەنانەت بەسەر باشوور و ئەو شۆڕشەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشا بەڕێوە ئەچێ لەبرۆ لەو ڕوانگەی و لایەنی زامنکار هەیە بەڵام جارێکە ئێڵەمەوە هەر لایەنێکی زامنکار هەبێ لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتیشا ئامادەیان هەبێ گرنگترین لایەنی زامنکارەوەی کە زامنی هەموو شتێ بکە ئەو گنتیانەیە کە گەلی خۆمان پێشکەش بەسەر کردە سیاسیەکانێکەن چ لە پشتیوانیکردن بێ چ لە پاڵپشتیکردن بێ ئەوەی کە ڕێکەوتنی لەسەر کراوە چەند خاڵێکی زۆر گرنگن لە نێوان خودی بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ تیمەدان و ساندکارەکەی چکان بە دەستە جەمعی کارەکەن لەگەڵ دەسەڵاتی نوێی ڕاگوزەری سووریا چاودێریەکی نێودەوڵەتیشی لەسەرە کە ئەمریکا بە پلەی یەکەم لەگەڵ ئەنجومەنی ئاسیایی چەند خاڵێکی بۆم ڕێکەوتنە هەڵکردبوو گومانت لەوە نەبێ هیچ شتێک لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کۆتایی بەچینە هەژمونی ئەمریکا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە پێچەوانەوە ئەمریکا ئەم هەموو تەرتیباتە ئەکا ئەم هەموو ڕێخستنە ئەکا وڵاتانی ناوچەکە ئەخاتە ژێر هەژمونی خۆی بوو ئەوەی هەژمون و باڵادەستی خۆی پاڵپش بە پرەنسیپی کارتەر بمێنێتەوە لە هەمان کاتە بە زووترین کات ناوچەکە ئارام بکاتەوە بۆ پێی کە ئەمریکا نەخشەیەکی نوێی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ هەیە کە چەند سیماتێکی تایبەت بەخۆی هەیە ئەم نەخشەیە بازار ئازادەکە لیبراڵەکە دەسەگرێ بەسەر سەرچاوەکانی وزیا لە نەوت و گازی سروشتی دەسەگرێ بەسەر ڕێڕەوی ئاوی وشکانی و جوڵەی بازرگانیە گروپی میلیشیایی ناهێڵە دەوڵەتی سنترالیزەی بەهێز ناهێڵێ و هەرێمی بەهێزیش دروست ناکا بە جۆرێکە لە ناوەندەکان بکشێنەوە لەو ڕوانگەیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم دانووساندنانە ئەکا وە چاودێری پرۆسەکەش ئەکا ئەمی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان ئەگوزەرێ بریتێ لە ڕێکەوتنێکی سەرەتایی ئەم ڕێکەوتنە چەند خاڵێکی هەمە جۆرەگرێتە خۆی لە ڕووی سیاسی و سەربازی تیاتی لە ڕووی ئابووری تیاتی لە ڕووی مافی ناساندنی ناسنامەی نەتەوەی و دامپێنان بە زمانی کوردی وەکو زمانێکی فەرمی وڵات چکە ئەم دەستەواژانە هەمووی ڕەهەندی جیاواز و تایبەت بەخۆی هەیە و لە هەمان کاتا لە ڕووی بژانەوەی ئابووری لە ڕووی مامەڵەی هەواڵگری سەربازی ئەم بابەتانە هەمووی ئەگرێتە خۆی ئەگەر دەرفەت هەبێ من ئەتوانم وردەکاریەکانی ئەو بابەتانی کە ڕێکەوتنی لەسەر کراوەمی ئەلێرا بخەمەڕوو بەڵام لەگەڵ بە هەندوەرگرتنی ئەو بابەتەی کە پێوترێ پاراستنی ئاسایشی نەتەوەی کورد چکە بیرمان نەچێر پرۆسێکی سیاسی
لەگەڵ دانووساندن کە بەڕێوە ئەچێ وا پێویستەکە کۆمەڵی خاڵی نهێنی هەیە نەچێتە دەرەوە چکە ئەم بابەتەکە ئەچێتە دەرەوە بۆ هەیە دەستگا هەواڵگریەکانی وڵاتانی هەرێمی دەستێوەردان بکەن یاخود کۆمەڵی هێزی ناوخۆیی بەکرێگیراوەیە کۆمەڵی هێزی هەرێمی دژ هەیە ئەتوانن دەستێوەردانی تا بکەن ئەمەی کە ئێستا ڕێکەوتنی لەسەر کراوە سەبارەت بە یەکگرتنی هێزەکانی هەسەدە و پرۆسەی کە پێوترێ پرۆسە ئینتیگراسیۆن جارێکی کە خەڵکی خۆمان دڵنیاکەمەوە هێزەکانی کورد ئەو دوو هێزە سەرەکیی کە لە چوارچێوەی هەسەدەیاون یەپەگە و یەپەژە ئەم هێزانە بە هیچ جۆرێک لە جۆرەکان نەچەکیان داناوە نەتواونەتەوە ئەوەی کە هەیە بریتە بە یەک تۆپەڵ ئەوەی پێوتێ کوتلەی سەربازی وەکو یەکەی سەربازی داخڵی پرۆسەی ئینتیگراسیۆن بوون بە مانایەکی تر ئەم هێزانە پەیکەری سەربازی خۆیان پاراستۆ بۆ جۆرەی کە هەن یعنی تەنها و تەنها هێزی سەربازی شەڕکەری کوردن ئەوەی ئێمە پیانەڵین شەڕڤان داخلی پرۆسەیەک بوون کە پێی ئەوترێ پرۆسەی یەکگرتنەوە ئەوەی کە پێی ئەوترێ پەردە پۆشتکردن یاخود کەڤەرێک بەنای وەزارەتێک و پێوتێ وەزارەتی بەرگری لە دەوڵەتی سووریای نوێیە یەک بابەتی ئەلێرەیە زۆر بەگرنگیەوە باسیەکەم ئێمە لە کۆی بەشەکانی کوردستانە زۆر بە ئاشکرا ڕامانگەیاندووە وتمانە ئێمەمانێ لە چوارچەوەی ئەو وڵاتانەیە بمێنینەوە کە داگیرگاری کوردستانن بەڵام چ مانەوەیەک مانەوەیە کە زامنی ناسنامەی نەتەوەی و پاراستنی مافەکانمان بکە بە جۆرێک کە تیا بڕیار دەربین و هاوبەشێکی سیاسی ڕاستەقی نەبین تا ئێستا کە بە هیچ جۆرێک لە جۆرەکان تەنانەت بە هەرێمی کوردستان و کە باشوور و ئێمەیتیان ئێمە داوای دەوڵەتی سەربەخۆمان نەکردووە ئەمە سەرباری ئەوەی ئەو سیستمە نوێیە جیهانی کە ئێستا ئەمریکا ئەوێ جێگیری کا و بەسەر ڕۆژەڵاتی ناوەڕاستا بیستەپێنێ دەوڵەت نەتەوەی نوێ لە خۆی ناگرێ بە پێچەوانەوە دەوڵەتە ناوەندەکان پارچە پارچاکە بێهێز و لاوازیەکە خۆ بەڕێوەبەرێتیەکان دروست دەکات جۆری خۆ بەڕێوەبەرێتیەکان گەلانی ناوچەکە گەلانی وڵاتەکە خۆیان بڕیاری لێ ئەدەن بە هیچ جۆرێک لە جۆرەکان ڕۆژ ئاوای کوردستان داوای فیدراڵی نەکردووە تا ئەم چرکە ساتەوە بە پێچوانەوە ڕەتی ئەکەنەوە ئەوەی ئەوان داوایان کردووە تا ئێستاکە بریتیە بۆ لە کۆنفیدرالیزمی دیموکراتی ئەو خەڵکانی کە بواری پسپۆریان سیستمی سیاسیە لەگەڵ دەستوریاتی ئەگەن کە تۆ ئەڵی کۆنفیدرالیزمی دیموکراتی ینی تۆ دەوڵەتی وەکو هەر وڵاتێکی ئەوروپی بەڵام دەستەیە دروستەکەی وەکو یەکێتی ئەوروپا بۆی کاروباری هاوبەش بەڕێوەبەرە بەس ئەم تێکەڵبوونە سەربازی ئێستێمە سەر ئەوە ئەم بابەتە بۆ کورد لەم قۆناغەیە ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکان بوارنا لەبەر ئەوەکو هێڵێکی سێم بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە کە تۆ نە دەوڵەتی نە نادەوڵەتی هیچ نیت هیچ پێگەیەکت نییە و پێشتریش بڕیارت داوە کە تۆ ناتەوێت دەوڵەتێکی نەتەوەی نوێ دابمەزرێنی لەو ڕوانگەیەوە پرۆسە ئینتیگراسیۆن ئەبێ بە پرۆسەیەکی ناچاری ئەبێ بیکەیت چونکە ئەگەر لە دەروی ئەوە کورد مێنێتەوە هێزەکانی ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی و ئیسرائیلیش هەر گروپێکی میلیشیا لە ناوچەکە بێت دوژمن بێت دۆست بێ بە تایبەتی ئیسرائیل لە دوژمنەکانی ئازیاتر لەناو ئەبرێ و لێ ئەدرێ وەکو ڕێگەیەکی چارەیەکی سەربازی و ئەمنی بڕیاری ئینتیگراسیۆن ئەدرا ئەم ئینتیگراسیۆنە کە ڕوویاوە بریتی نیە لە چەکدانان بریتە نییە لە توانەوە بریتیش نیە لە هەڵوەشانەوە هەسەدە وەکو هاوپەیمانیە کۆتایی پێهاتۆ قۆناغێکی نوێ بوو مێزانەیە لە ژێر ناوی هەسەدە ئەبن بە ژێر ناوی سوپای نوێی سووریا ڕاستە من یەک دنیا ئێستا من بۆکو خۆم تێبینیم هەیە بوونە سەربازیە کۆتایی بە بەڕێوەبەری خۆسەر و قەوارەی فەلەم لێمەکە بە پلەبەندی هەموویت بۆ باسەکەم بە وردەکاریەوە ئەم هێزانە کە ئێستا تۆ چەترێکی نوێی بۆ ئەدۆزیتەوە وەکو خۆی ماوەتەوە کو یەکە سەربازەکانی فەرماندەکانیشی ماوەتەوە لە ڕووی سەربازی و ئیداریەوە ناوێکی نوێی هەیە لەبری ناوی یەکینەکانی پاراستنی گەل بێ یایە پەژە بێ کە بەردەوام تورکیا هێرشتە کاتە سەری و لیان ئەشنە ژێر چەتری وەزارەتی بەرگری سووریای نوێ هەرچەنە لە ڕووی یاسایی دەستوری سیاسی لە ڕووی ئایدۆلۆژی یەک دنیا تێبینیمان لەسەر ئەم دەسەڵاتە ڕاگوزەرە تیرۆریستیەکە من ئێستاش ناڵم ئەحمەد شەرە هەر بە ناوی جۆلانی بانی ئەەکەم چونکە ئایدۆلۆژیای نەگۆڕاوە بەڵام تۆ قۆناغێکە تێ ڕاگوزەرە چاودێرێکی نێودەوڵەتی تێ پشتیوانێکی نێودەوڵەتی بەهۆی وڵاتە عەرەبیەکان و تورکیا بەدەستی هێناوە سیاسەتیش وایە ئەبێت تۆ بە عەقڵێکی استراتیجی لەگەڵ دۆخ و واقعەکە خۆت بگونجێنی و مامەڵەکەی بۆی لانی کەم ئەو دەستکەوتانی کە هەتە بیپارێزی وەگەلەکەت ڕۆبەڕووی مەترسی و قڕکردن و پاکتاوکردن نەکەیتەوە ئەوەی کە هەیە ئەم هێزانە بە چوار تاوەکوی ئێستاکە بە چوار لیوا داخڵی ناو سوپای نوێی سووریا بوون هەرچەنێ من نازانین عەقیدەی ئەم سوپا نوێیە چییە بەڵام وەکو یەک کوتلە وەکو تاگ ناچکە فەرقەکە وەکو تاگ ئەتوێتەوە وەکو یەک کوتلەی سەربازی داخڵ بوون لە ژێر ناوی چوار لیوایە لیوایەکیان دێرکە کۆبانیە حەسەکەی قامیشلۆیە بڕیار وایە جارێکە مەترسی پێکدادان لە ناوخۆی سووریادا دروست نابێتەوە ئەوە لەسەر ئەو بابەتە وەستاوە تا چەند ئەو خاڵانی کە ڕێکەوتنی لەسەر کراوە جێبەجێ ئەکرێ ئەمە یەکەم دوو ڕۆڵی چاودێری نێودەوڵەتی و هەرێمی چۆن ئەبێت لەم دۆسیەیە و لەم بەرەو پێشچوونە سێ
ئیتر لە ئێستا بەدواوە ئەرکەکە لەسەر دەسەڵاتی ڕاگوزەری ناوەندی سووریا کە بتوانێت کۆی پێکاتەکانی سووریا بگرێتە خۆی بۆ بە شێوەیەکی دیموکراتیزە پراکتیزەی کار و دەسەڵاتی خۆی بکاوە بتوانێت ئەم ڕەنگە جیاوازانەی سووریای نوێ لە خۆ بگرێ بی ئەوەی هیچ هێزێک پراوێز بخە یاخود هێزێکی تر بچەوسێنێتەوە یاخود پێکدادان دروست ببێ. ئەم تێکەڵاوبوونە ئەچمە سەر ئەوە 4 لیوامان هەیە 4 لیوامان هەیە لە ژێر چەتری فرقەیەکە فرقەی 60 کۆبۆتەوە جگە لە لیوای کۆبانی کە لە ژێر چەتری فرقەی 72 بڕیاری ژوای لیوایەکی تر دروست بکرێت ئەم لیوایە بۆ تایبەتە بێ بۆ ئەفرین بەڵام جارێ سنوورەکەی لە حەسەکە ئەمێنێتەوە تا ئەو کاتێ ئەفرین بە ڕسمی ڕادستی کورد دەکرێتەوە چکە هێشتا تورکیا ڕۆڵ و کاریگەری هەیە نەدراوەتەوە بە دەست دەوڵەتی سووریای نوێ بە فەرمی دەسەڵاتە ڕاگوزەرەکەی دواتریش بڕیار وایە بدرێتەوە دەستکرد بەڵام ئێستا بابەتەکە لەمەر بەفراوانترە بڕیار وایە ئەم بابەتەی کە ئەم فرقەیەکەیە فرقەی 60 لیوای کۆبانی لە فرقەی 72 بکشێنرێتەوە فەیلەقێک دروست بکرێت فەیلەق لە فرقە بەرفراوانترە لە ڕووی سەربازیەوە ئەم فەیلەقە دەلیوا ئەگرێتە خۆی یعنی بڕیار وایە بەدەر لەو 4 لیوایی کە هەمانە کە ئێستا ناوم هێنا لەگەڵ لیوای ئەفرین کە بڕیارە دروست بکرێ لەگەڵ ئەو ژمارەیە کە خۆی نزیکە بێتەوە بگرە زیاتریشە لە 10,000 شەڕوانی کورد کە لە یەپەگای بوون و سەربازە دەبوون بڕیارە 5 لیوایتریان بۆ بکرێتەوە واتە کورد دەلیوای سەربازی ئەبێت لە ژێر چەتری یەک فرقەکە ناو ئەندێ هێزی پاراستنی باکوور واتە ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان ئەم فرقەیە ئەم هێزی پاراستنی باکوورە کاری پاراستنی ڕۆژئاوای لەژێر چەتری وەزارەتی بەرگریا بێ کاری پاراستنی ڕۆژئاوای کوردستانە بێت لەگەڵ 1000 کیلۆمەتر سنوور کە لەگەڵ دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا هەیەی بە کوردیەکەی ناوچەکانی باکوور و باشووری کوردستان تا ئەو سەرڕوا ئەمەی پێ ئەسپێردرێ ئەم هێزانە بە چەک بە ئەوەی کە پێی ئەوترێ بە توانای مرۆیی خوان وەکو خوان ئەمێنەوە بەڵام ناوەکەیان گۆڕاوە ناوی یەپەگە نییە چکە یەپەگە ئێمازانی تورکیا حساسێتی هەیە بەرامبەر بە ناوی یەپەگە و یەپەژە بە باڵێکی تری سەربازی پەکەکەی دائەنێ بە درێژکراوی قەندیلی دائەنێ ئەمانەم ئەیانەوێت ئەلەو دۆخە ڕزگاریان بێ بۆی تورکیاچی تریێرشیان نەکاتە سەر هەمیش ئەو سیفەتەی کە ئیتر وردە هێزێکی سەر بەخۆ نابێت بمێنەوە تورکیا هێرشەکانی بۆ سەر سووریا ڕاگرێت چونکە پێویست ئەکا هێرشەکانی بە بیانووی هەسەدە و یەپەگە بوو کە یەپەگە و یەپەژە بوو بە دیاریکراوی ئیتر لە ئێستا بەدواوە ئەبێ زانکاریەکە بێ کە تورکیا کە ئەبێت تورکیا بە هیچ جۆرێک لە جۆرەکان هێرش نەکاتە سەریان وەوا ڕێکەوتنەکەش کراوە کە تورکیا پاشەکشێ لە هەموو ئەو ناوچانە بکە کە داگیری کردو هەر لەو ناوچانی کە داگیری کردو ئەفرین ئێستا کشاوەتەوە تایە بەڵام هەر کاریگەری ماوە چکە گۆڕینی دیمۆگرافی ڕوبەڕووی ئەفرین بۆتەوە لە سەریکانی لە گرێسپی لەم ناوچانە بێ هەرەمەی بکشێتەوە هەنگاوی یەکەم ئەم ناوچانە من 3 ساڵ لەمە پێشیش لە بەرنامەیە ئەمە شرۆڤە کردوتومە ئەدرێتەوە بە دەسەڵاتی ڕاگوزەری سووریای نوێ ئەویش بە جۆرێکی تر ڕادستی خۆبەڕێوەبەرێتی کوردی ئاکاتەوە ئیتر ناوی ئەنی خۆسەر ناوی ئەنی ناناوەندێتی پارێزگاکان ناوی ئەنی خۆبەڕێوەبەرێتی کورد ئەو ناوە چەترە نوێ کە بۆی دروستەکرێت یەک بابەتی تریژێ سەبارەت بە هێزەکانی یەپەژە دەوڵەتی نوێی سووریا کە دەسەڵاتێکی ڕاگوزەری تیرۆریستی ڕابەرایەتیەکە باگراوندێکی قاعدی داعشیە بە هیچ جۆرێک باوەڕ بە بەشداری پێکردنی ژن نییە سیستمی بەڕێوەبردننی ژن لە ناو ڕۆژئاوای کوردستانە 50 بە 50 لە زۆر شوێنیشە ڕێژە لە 50 زیاتر لە بەرژەوەندی ژنا یەپەژە ئێستاکە بەچی جێگیرەکرێ ئەتەمەن کێشە مشتومڕێکی زۆر هەبوو لەسەر یەکینەکانی پاراستنی ژن ئێستاکەکو هێزێکی تایبەتی دژە تیرۆر لە ژێر چەتری وەزارەتی ناوخۆیە وەکو چارەسەرێکی ناوەندی مام ناوەند بۆ هەردوولا جێگیرەکرێت چکە دەوڵەتی نوێی سووریا بە هیچ جۆرێک لە جۆرەکان یەپەژەی قبڵ نەبوو بەڵام وەکو چارەسەرێکی ناوەڕاست ئەوان ڕازی بوون کە ئەم هێزە ببێ بەسەر بە هێزی وەزارەتی ناوخۆ بەڵام هێزەکە ناوی چێ هێزی ئەنتی تیرۆرە بەرگری ینی ڕۆبەڕۆبوونەوەی تیرۆرە هەرچەندە ئەمە لە ڕووی سەربازی و پرسیارێکی زۆر هەڵەگرێ چکە هێزی ئەنتی تیرۆر ئەبێ هێزێکی سەربەخۆ بێ یا لانی کەم سەر بە وەزارەتی بەرگری بێ پڕچەکردنە جوڵاندنیانە کەوتە ئەنتی تیرۆری عنی لە سنوورە ناوەستێت تا دەرەوەی سنووریش ئەتوانێت مامەڵە بکە ئەمە ڕێکەوتنی لەسەر کرا و لەسەری گەشتونەتە ڕێکەوتنەمە کە من بە دەستکەوتێکی گەورەی ئەزانم بۆ کورد بەڕاستی چکە تۆ بابەتێکی ئاوا گەورە جێگیر بکەی کەم نییە بەتایبەتر بۆ توانە جەنگی و ئاستە بەرزەی کە ئێمە بینیمان لە شەڕوانانی ژن لە ڕۆژئاوای کوردستان کە چۆن توانیان هەم درێژە بە خەبات بن لە 2013ەوە هەم توانیشان ڕۆبەڕووی داعش بن و دەستکەوتانە کەم نین ئەوەی کە بابەتێکی تر کە خاڵی ڕێکەوتنی لەسەر کراوە ئەوەی کە پێی ئەوترێ طبعا فەرماندەیی هێزەکان لە دەستی ڕاستە لە ژێر چەتری وەزارەتی بەرگریە بەڵام هەر لە ژێر دەستی سەرکردە کوردەکانە ئەمێنێتەوە ئەو ناوچەی کە پێی ئەوترێ
ناوچی خۆبەڕێوەبەری کورد لە ڕۆژئاوای کوردستان ئیدارەکەی تا ئەم چرکەساتۆک و خۆی ئەمێنێتەوە لە ئایندەشە ئەم ناوچانە تەنها و تەنها کورد بەڕێوەی ئەبای بێ گوێدانە ئەو ناوەی کە ناویان لێ ئەندێ ناو ئەندێ ئەنجومەنی پارێزگا ناو ئەندێ بە سیستمی فیدراڵی بە هەرێم ئەدرێت وکو هەرێمە چەند ئەوان ئەویان نابێ یاخود لا مرکزیەتی شارەکانی یا خۆبەڕێوەبەری ئەنجومەنی شارەوانەکانە ڕۆژئاوا ئەوەی کە خەباتیان بۆ کرد ئەتوانین بڵین بەدەستیانێنەوە زیاتر لە 11,000 شەڕەوان شەهید بوون 23,000 نارە گیانیان ڕۆحیان ئاسوودا بێت ئەزین چۆنە بابەتێکەیە لە هاوکێشە سیاسیەکانە هیچ هاوکێشەیەکی سیاسی بۆ ماوەیەکی زۆر بەجێگیری نامێنێتەوە لەبەرەوە ئەوەی کە تۆ زامنی مانەوەی دەستکەوتەکانتەکە زامنی مانەوەی خۆتەکە و پاراستنی ئەو دەستکەوتانەی کە هەتە وا پێویستەکە تۆ بەپی قۆناغەکە مامەڵە بکەی لە قۆناغێک لە قۆناغەکانە کە دەوڵەتی بەعسی سووریا لەسەر دەسەڵات بۆ ئێمە دەستکەوتی زۆر زیاترمان لەمە هەبوو ئەوەی کە پێوتری خواست و داواکاری زیاتریشمانە بووە ئەلە ئێستایە ئێمە لانی کەم دەستکەوتەکانی خۆمان پاراستووە ئەگەر هاتوو ئەم مامەڵە حەکیمانەی کە سەرکرداتی ڕۆژئاوا ئەیکا نیکە ئەبەم جۆرە و خۆی لەگەڵ دۆخە نوێەکە نەگونجێنێ ئەوەی کە هەمانەوە بەدەستمانی ناوە بۆی هەیە لە دەست بڕوە یەک بابەتی تریژێ من نازانم من فەوزایە کە لە باشووری کوردستان لە هەرێمەوە دروستکراوە لە دژاتیکردنی ڕۆژئاوا لە دژاتیکردنی پرۆسەی ئاشتی کە دەمێ شەڕە خۆیان ناڕەزاییانەیە لە شەڕ کە پرۆسەی ئاشتیە دژی ئەوەستنەوە کەس نازانێت چیان ئەوێ ئەمە هەڵمەتێکی ڕێکخراوە ڕێ ئەخرێ هێزی دەرەکی لە پشتە و هێزی ناوخۆیشی لە پشتە بۆ مەرامی تایبەتی ئەگەر نا لە ڕۆژئاوای کوردستانە ئەمە بریتە لە بڕیارێکی دەستە جەمعی کە زۆرینەی گەل لەگەڵیەتی هێزیەکەیەکە لە ئامانجەکانی شۆڕژ نەگەر لایە هەر لە بنەڕە تا بەشدار نەبووتیایە هەڵی نانەوەی فیتنەیە ئەگینە بەگشتی لە ڕۆژئاوا پێشوازێکی زۆر بەرفراوان هەیە لەوەی کە هەم بەڕێز مەزلوم عەبدی هەنگاوی بۆ ئەنێ هەم ئەو تیمەدان و ساندکاری کە لە پشتێتی لە ڕۆژئاوای کوردستانی ئەی ناڕەزاییکی ئەوتۆ نیە لەسەر ئەم دۆخەت جگەل لە چەند هێزێکی بچووک بە کوردیەکەی ناوی ئەهێنم ئەنە کەسەکە لە هەموو شتێکە هەر ناڕەزایی دەرەبڕێ ئێستا ئەنە کەسە هاواری لێ بەرزبووەتەوە وەڵا ئەمە دەسەڵاتەکەی جۆلانی تیرۆریستە چۆنە بێت تێکەڵ بن لەگەڵیانە ئەمە لە کاتێکە لە کاتی هەڵبژاردنەکە هەموو حیزبەکانی ڕۆژئاوای کوردستان بایکۆتیان کرد بەڵام ئەنە کەسە خۆیان بەشدار بوون لە هەڵبژاردنەکانی پەرلەمانە و خۆیان یەکێتی ئەوەی کە پێوتری یەکێتی ناوماڵی کورد و یەکگوتاری کوردیان تێکدا و لەگەڵ جۆلانیا بەجیا کۆبوونەوە لەبەرەوە ئەوەی کە هەیە لێ پشتیوانێکی زۆری ئەم پرۆسەیە هەیە یەک بابەتی تری جاری کە جەختی لێکەمە بەڕێوەبردننی ناوچە کوردیەکان هەر لە دەست کووردا ئەمێنێتەوە مەسەدەش ئەنجومەنی سووریای دیموکرات ئەویش ناونیشانێکی تازە وەرئەگرێت و لە کار و ئەرکی خۆیان بەردەوامە بن ڕێکەوتن کراوە کە چەند پۆستێکی گرنگی سیادی بە کورد بدرێ ئەوەی کە هەیە پێشنیارە چکە تۆ جیاوازە پێشنیار جیاوازە چکە مەرج نێ پەسەند کرێ و ئەوەی کە ڕێکەوتنی لەسەرکراوە بابەتێکی جیاوازە دوو پێشنیار کراوە یەکێک لە پێشنیارەکان وەکو پیشاندانی نیازباشی دەسەڵاتی ڕاگوزەر پۆستی جێگری سەرۆکۆماری سووریای نوێ دوای هەڵبژاردن پێشنیار کرا بۆ بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ وەزیری دەرەوە بۆ ئیلهام خان بەڵام لە ئێستا لەبەر ئەوەی دەستوریەک هەیە ئەوەی کە پێوتری ئیعلانی ڕاگەاندنی دەستوری ڕاگەاندنی زاگۆنی 2025 سووریا کە نووسراوەتەوە چەند 53 خاڵیتیە مادەیتە لە مادەی 31 و 32 بۆ خوارەوە ئەوەی کە پێوترە دیاریکردنی دەسەڵاتی سەرۆکایەتی کۆماری ڕاگوزەر بە هیچ جۆرێک لە جۆرەکان پێکەرەکەی دیاری نەکراوە ئایا ئەمە جێگری هەیە یا جێگری نییە هەر باسی سەرۆکۆمارەکە لەو ڕوانگەیەوە ناکرێت لە ئێستاە هەمان پلە بە هەمان ناونیشان بدرێ بە بەڕێز مەزلوم عەبدی بۆ تایتڵە ئەویش بۆ مەرجەی خۆی ڕازی بێ چکە مەرجنیە ڕازی بێ ئەمە یەکەم بە هەمان شێوە بۆ خاتووە ئیلهام بۆیە لە ئێستا وەکو بەڕێوەبردننی دۆسیەکە داوای لێکراوە کە وەکو یاریدەدەری ناو ئەنی ڕاوێشکارە بەڵام هەمان ئەرکی جێگری سەرۆکۆمار ئەبینێ بۆ ڕایکردنی دۆسی کوردچکە ئێمەیەک بابەتە زانین بە درێژایی 15 ساڵی ڕابردوو لە شۆڕشۆ لە 2011 تا ئێستاکەنەوەیەکی پەروەردەکراو لە ڕۆژئاوای کوردستان ئامادەی هەیە کە سەرمەشقە جارێکی تر بە هیچ جۆرێک لە جۆرەکان بەڕێوەبردن و حکمی ڕاستەوخۆ و زوڵم و زۆری عەرەبی پێ قبوڵ نییە نەگەر عەرەبی هیچ گەلێکی تری پێ قبوڵ نییە نەوەیە کە پەروەردەکراوە بە خۆشەویستی نیشتیمان و بە پاراستنی دەستکەوتەکان و بە پیرۆزڕاگرتنی ئەوەی کە پێی ئەوتری خوێنی شەهیدان و قوربانیدانیان لەبەرەوە جارێکی تر بنێڵەمەوە هیچ پاشەکشێک لە دۆزی کورد لە ڕۆژئاوای کوردستان ڕوونایە ئەوەی کە ڕوئە پرۆسی خۆ گونجاندنە لەگەڵ ئەم قۆناغە نوێیەی کە پێی ئەوترێ قۆناغی ڕاگوزەر و سووریای نوێی پیاتێ پەڕ ئەبێ یەک بابەتی تر کە ڕێکەوتنی لەسەر کراوە بابەتێکی زۆر گرنگە بریتێ لە سڕینەوەی ئاساری یعنی سڕینەوەی شوێنەواری گۆڕینی دیمۆگرافی ئەو پرۆژەی کە پێی ئەوترێ پشتێنی عەرەبی کە محەممەد تەڵەبیلا لە 1974 پرۆژەکەی جێبەجێ کردووە هەر لە ڕۆژهەڵاتەوە لە دێرێک تا ئەگاتە ڕۆژئاوا لە سەریکانی
لە ڕۆژ ئاوای کوردستان ئەمانە پشتێنەیەکی تعریب کراون کە گروپ و هێزی عەرەبی تایە و ئێمە شەزانی سروشتی عەرەب وە زۆر زیا ئەکەن و کە ئەچنە ناوچەیەک داگیریەکەن و خۆیان بە خاوەنی ئەزانن ڕێکەوتن کراوە کە عەرەبەکانی ئەو ئاسەواری ئەو لێکەوتە و ئەو گۆڕینە دیموگرافیەی کە لەو ناوچانەیە کراوە بسڕێتەوە وەکو هەنگاوی یەکەم و کورد بگەڕێتەوە ناوچەکانی خوان و عەرەبانەش وردە قەرەب وەربگرن بە پلەبەندی لەو ناوچانە دەرچن بۆی کورد لە ناوچەی خۆیان حکمی خۆی کاو بمێنێتەوە ئەو خێزانە عەرەبانەشی کە وەکو تێکەڵاویەک ئەیانەوێ بمێنێتەوە چکە بیرمان نەچێ ئەو عەرەبانە لە ڕقەوە هاتوون ئەیانەوێ تایەتی بۆ خۆی ئێوێت لەژێر دەسەڵاتی کووردا بمێنێتەوە زۆری لێ ناکرێت بەڵام هەوڵ ئەدرێ بگەڕێنرنەوە ئەگەرمانەوە گەلی کورد کێشەی لەگەڵ ئەویانە بە هەماشیەوە بوو کوردانی کە لەو ناوچانە دەرکران بەرەو ڕقە و حەلب ئەمانیش ئارەزومەندانن ئەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان یاخۆت ناگەڕێنەوە بەڵام ڕۆژئاوای کوردستان سەرکردایەتی ڕۆژئاوای کوردستان بڕیاری یاوە خەبات و تێکۆشانی تەنها لە ناوچە کوردستانەکانی خۆمانە قەتیز نەکا بۆ پێی کوردێکی زۆر بە کۆی سووریایە بڵاو بۆتەوە ئەو کوردانی کە بە درێژایی ساڵانی ڕابردوو بوێری ئەویان نەبووە ناسنامەی نەتەوەیان نەبووە تاوەکو خۆیان ماین دەکەن و دام بەخۆیان نابنێن بڵێن ئێمە کوردین ئێمە تا ساڵانی ڕابردووش تا دەرکەوتنی شۆڕشی ڕۆژاوا ئێمە پێمان وا بوو کە کورد لە ڕۆژئاوا طبعا ئەمە تێڕوانینێکی گشتی هەڵەشە لە 300,000 تێپەڕ ناکا کورد ئەوەی داگیر کرد لە کاتێک ئەمە نیشتیمان و خاک و شوێنی باو باپیرانی ئێمە ئێستا بەپی ئەو راپۆرتانی کە بەرزەکرێنەوە کورد لە کۆی سووریایە بۆ گۆڕانکاریە دیموگرافیا قورزەی کە ڕوبەڕووی بۆتەوە نزیکی 6 ملیۆنە بێتەوە لەبەرەوە ئەمە هێزی مرۆیی ئێمە لە ئایندەیە ئەتوانین بەکاری بێنی ئەوەی یەکێکە لەو خاڵانی کە ڕێکەوتنی لەگەڵاکرا و یەک بابەتی تری زمانە با بۆ باس بکەم ئێمە مرۆڤ دائیمەن ئەو شتێک کە هەیەی زۆر نرخی نازانێ ئێمە تقریبا لە ساڵی هەفتاکانەوە زمانی کوردی بۆ لە کۆتای هەفتاکانەوە بۆ بە زمانێکی فەرمی لە مەکتەب و لە مامەڵەیە ئەخوێندرێت و مافی بەکارهێنانی زمان لە باشووری کوردستانە لە چوارچەوەی دەوڵەتی عێراق بەکارهێنراوە بەڵام لە ڕۆژئاوای کوردستانەمە بیرمان نەچێ هاوڵاتیەکەتە بۆ بۆی نەبووە بە کوردی قسەکە هاوڵاتیەکەتە بۆ ناسنامەی نەبووە هاوڵاتیەکەتە بۆ بۆی نەبووە بڵێ من کوردم هاوڵاتیەکەتە بووە لە کۆی بەشە ئەو ناوچانەی کە ڕۆژئاوای کوردستانە لە 5 خانۆکانیان کۆنکرێت بووە ئێستا دوای شۆڕش بەرز بۆتەوە بۆ لە سەیاسی هاوڵاتیەکەت هەبووە بەس پێی وتراوە تۆ کوردی بۆ تێتا دووی ناوەندی بخوێنیت و کاری تۆ پیشەگەری تۆ کە لە خۆپیشاندانەکانی شاپیشانیانە بۆ یەکردنی پێڵاو ئیشی بەردەستی و خزمەتکردنی عەرەبە ئەمە کە تۆ ئێستا دان بە ناسنامەیە ئەنەی دان بە زمانیا ئەنەی ناسنامەی پێ ئەبەخشی بەشداری سیاسی پێ ئەەکەی لەکە سیاسیەکانە لە ناوەندی بڕیارە بەشداری پێ ئەەکەی ئەمانە هەمووی دەستکەوتە بچووکردنەوەی ئەم دەستکەوتە و بێبەهاکردنی سەرچاوەکەی ئەو دەستگا هەواڵگریانەیە کە دژی دەستکەوتەکانی ڕۆژئاوا و دژی نەتەوەی کورد لە ناوچەکە ئیشەکەن مەسەلی جێگیرکردنی زمانی کوردیش وەکو زمانی کوردی هەم ڕێکەوتنی کراوە وەکو زمانێکی فەرمی جێگیر ئەکرێ و لە هەمان کاتیشا وەکو زمانی دووەمی وڵات ئەناسەندێ ئەمانە هەمووی دەستکەوتن بەڵام کۆی ئەم بابەتانەش ئەبێ بڕواتە سەر ئەوەی کە لە دەستورە ئەو بەڵێنانی کە دراوە بە چاودێرێکی نێودەوڵەتی ببرێتە سەر و وەکو خۆی جێگیر بکرێت. دکتۆر نیکۆڵای گەر بە شێوەیەکی گشتی لەسەر ڕەوندا هەواڵگیریەکان باسی ئەم پرسە بکەین لەسەر ئاستی ناوخۆی و کورد و هەرێمایەتی و جیهانی چۆن سەیرەکرێت خۆی ئەم هەنگاوەی بەڕێز مەزلوم عەبدی لە ڕاگەاندنی درەنگ وەختی هەڵوەشانەوەی هەسەدەیە لە ئاستی ناوخۆی کوردستانە من هەموو کاتەڵێم ئەمە مانۆڕێکی سیاسی سەربازی دیبلۆماسی استراتیجی ئەتوانی بڵێ هەنگاوێکی تەکتیکیشە بە مێژووی کورد ئێمە تاوەکو ئێستا نەماتوانی و هەنگاوی لەو جۆرە بنین ئەوەی کە مافی ئێمە جێگیر کردو بریتی بۆ لەو ڕووداوە سەربازیانی کە ئەوەی کە پێوتێ ڕووداوی خوڵقانوە بەڵام ئەمە هەنگاوێکی سیاسی و دیبلۆماسیە ئەوەی کە لیتی ئەگا ئەوەی کە پەرۆشە ئەوەی کە خوێندنەوەی بۆی هەیە پشگیری ئەکا و بەجوانی لیتی ئەگا وەکو ئاستی گشتیەوەی کە پێوتێ ئاستی چڤاکی بەڵام ئاستێکی تریشەیە کە بریتیە لە ئاستی سیاسی و لە ئاستی حزبیە کۆمەڵە حزبن باشکرا دژاتیەکەن هەڵمەتەکانیشان لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا دیارە چکە ئەوان پیان وایە سەرکەوتنی شۆڕشی ڕۆژئاوا دەرکەوتنی ئەو دەستەیە لە سەرکردایەتی کە توانای ڕاوەراتیکردنی قۆناغەکان هەیە بە شێوەیەکی جێگیر و حەکیمانە زیان لە هەژمونی ئەوان هەیە چکە تێڕوانینیان وایە کە ئەبێ پاوانخوازی بکرێت لە سیاست و لە دەسەڵات و لە هەژمونگەراییە لە کۆی بەشەکانی کوردستان ئەوەنی پشگیری هەیە ڕبعێکی ئەوە دژاتی نییە بەڵام بەداخەوەی کە دژاتیەکە ئەکا پلاتفۆرمەکانی سۆشیال میدیای لەبەردەسایە توانایەکی گەوری ئابووری بەکار ئەهێنێ و بیریشمانە چە پاڵپشتێکی تری هەرێمیش هەیە بۆ بێهیواکردنی کورد
لەو دەستکەوتانەیە کە لە ڕۆژئاوای کوردستان و لە شۆڕشی ڕۆژئاوا بەدەساتون و لە ئاستی هەرێمیشە کۆمەڵێک هێزن کۆمەڵی خۆتی هەڵقورتاندن هەن لە قازانج و لە بەرژەوەندیانانیە کە ناوخۆی یاخود ئەوەی کە پێی ئەوترێ دۆسی کورد لە کۆی بەشەکانی کوردستان جێگیر بێت و ئارام بگرێت چکە بەردەوامبوونی ئاشوب و بەردەوامبوونی کێشە لە دۆزی کووردا خزمەت بە بەرژەوەندیەکانی ئەوانەکە ئەگەر نا پێشوازێکی زۆر باشی لێ ئەکرێت. باشە دکتۆر نیکۆڵا بامە بکەم بە کۆتا پرسیار بۆ بەڕێزت پێ وایە ئەمە باشترین بڕیارێکە لە ڕۆژاوای کوردستان دراوە یاخود ئەکرا بەدیلێکی تر بۆ کورد هەبێت چونکە بەڕاستی زۆرێک چاوەڕێەوە بوون کە هەرێمێکی فدراڵ یاخود ڕۆژاوا خۆی هەرێمی ناوێ ڕۆژئاوا بۆ خۆی دەسەڵاتدارانی ڕۆژئاوای کوردستان بۆ خۆیان هەرێمیان ناچکان ئەوان یەک بابەتێ لە ڕۆژئاوای کوردستانە بۆ وەڵامانەوەی پرسیارەکەی جەنابەت ڕۆژئاوای کوردستان ئەوەی کە ئەوان داوایەکەن داوای کۆنفیدرالیزم و لەم قۆناغا سیستمە جیهانیەکە ینی جێ نابێتەوە تیا و ڕێگەشی پێ نایە ئەوەی کە ئەوان تا ئێستا بەدەستیان هێناوە ئەوەی پێی ئەوترێ پاراستنی یەکەی سەربازی بۆ هێزەکان یەپەگە و یەپەژار لەگەڵ پاراستنی ئەوەی پێوترێت تایبەتمەندی کارژێڕی بۆ ناوچە خۆ بەڕێوەبەریە کوردیەکان ئەم دوانە پاراستنی سەربازی تایبەتمەندی سەربازی و پاراستنی تایبەتمەندی ئیداریان بەدەستێناوە بە واتایەکی تر یعنی ئەزمونونەکە و خۆی ماوە بەڵام لە ژێر ناوە بەناونیشانێکی جیاواز مەسەلی فیدراڵیەوان پیان وایە لە ڕووی ئیداریەوە نانەوێت لە قاڵب بدرێن چکە جێبەجێکردنی فیدراڵی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر بەپێی بارودۆخەکە بەپێی گۆڕینی دیمۆگرافی کاریگەری خۆی هەیە ئەوەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستانە بەڕێوە ئەچێ من پێم وایە باشترین بژاردەیە بە تایبەتی کۆمەڵە ئاماژەی سەرەتاییش دەرکەوتون یعنی بابەتەکە ئەوە نییە مەسەلەن ئەم چەند خاڵەیە کە ئێمە باسمان کردووە کوردیش داواکاری زۆر باشی هەبووە لەم نێوەندەیە و کاریشی لەسەر کراوە لایەن دەسەڵاتی ڕاگوزەری سووریا و یەک نمونەی بچووک باسەکەم لەم ماوەی دوایە ئێمە بینیمان ئەبوو عەمشە سەیف ئەبوو بەکر کە پێ بترێ سەیفەدین پۆلات لەگەڵ ئەبوو حاتەم شەقرە ئەمانە هەمووی لە پۆستی سەربازی دەرکران و دوورخرانەوە ئەمە هەمووی ڕاستەوخۆ لەسەر داواکاری فەرماندەی سەربازی کوردوە بەڕێز مەسڵەم عەبدی کە ئەمانە لەبەر ئەوەی تاوانیان دەرحەق بە کورد پیشان ناوە ئەبێ لەو ناوچانە دوور بخرێنەوە دوورخستنەوەی کەسانە کە پایەکی سەرەکی و باڵێکی سەربازی و چەتەگەرایی بەهێزی تورکیا بوون ئەمە بابەتێکی کەم نییە کە بۆ کورد بەدەساتوە ئەمەی کە ئێستا کورد لەوێ هەنگاوی بۆ ناوە بریتە لە هەنگاوێکی سیاسی سەربازی کە لێکەوتەکانی ئەمەی خوارەوە گرێتەوە دانان بە ناسنامەی کورد پاراستنی تایبەتمەندی سیاسی و ئیداری بۆ ناوچەکانی خۆ بەڕێوەبەری کورد و لە هەمان کاتا زامنی ناسنامەی نەتەوەی ئەکا بە فەرمیکردنی زمانی کوردیە بژانەوەیەکی ئابووری گەورە لە ڕۆژئاوای کوردستان دەست پێ ئەکا کە بڕیارە لەم دوایە پرۆژەکان دەست پێ بکات لە پارێزگای حەسەکە و کۆی ئەو ناوچانە سڕینەوەی ئاسەواری گۆڕینی دیمۆگرافیا لەبەرەوە بە تێڕوانین و بە هەڵسەنگاندنی من ئەمە بریتیە لە باشتری هەنگاو لەم قۆناغەیە چکە هەموو قۆناغێک پێداویستی و بڕیاری تایبەت بەخۆی هەیە کە ڕۆژئاوای کوردستان یابێتی ئەگەر ئەم قۆناغا بەم جۆرە هەنگاو نەنرایە من پێم وایە ئەگەر ئەبەم شێوازە ڕێکەوتن نەکرا بۆی هەبوو جارێکی تر کورد ڕوبەڕووی مەترسی بێتەوە بە تایبەتر ئێمە ئەزانین کە سێگۆشەی سونی بە هاوکاری 4 پارتی سیاسی لە ناوخۆی باشووری کوردستانە خەریکی پیلانگیێڕیەکەن و سەرەتای و پیلانگیێڕیە لە هەڵانی دەواری جەنگە لەم مانگەیە کە ئێمە بینیمان بەڵام شەڕوانان پێچیانەوە نیانێش بارودۆخەکە تەشەنە بکات و دەسەڵاتی ڕاگوزەریش ناڕەزایی هەبوو لەسەر ئەو دەواری شەڕە بڕیار وا بوو جەنگێکی تر دژی ڕۆژئاوای کوردستان بەرپا بکرێتەوە لەبەرەوە چەنگایەک بنرێ بۆ گۆڕینی بژاردەی جەنگ بە ئاشتی و بەدەستخستنی مافەکان بە ڕێگەیەکی سیاسی و دیبلۆماسی هەمیشە پێشوازی لێکراوە ئەوەی ئەوێت لەم هەنگاوانە تێبگا تێئەگات ئەوەی نەیەوێت تێبگات یاخود دژاتی بکە ئەوە من ئەیڵێم بەڕوونی زبڵدانی مێژوو سەرەکەی کراوەیە ئەو کەسانەش ئەگرێتە خۆی لەبەرەوە بە تێڕوانینی من باشترین هەنگاوە هەم ڕۆژئاوا ئەپارێزێت دەستکەوتەکانی هەم ئەبێت بە دەواازەیەکیش بۆ ئارامبوونەوەی ناوخۆی باشووری کوردستان کە جارێکی تر گۆڕانکاریەکی تر لە سەروبەندی ڕوودانایە لە ڕووی هەرێمیەوە لە کۆی ناوچەکە دکتۆر نیکۆڵا دووبارە سوپاسی ئامادەبوون دەکەم زۆر سپاس بۆی کامڕۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت.